جلال حما عبد القادر شيخ أركان براس شيخ أركان شيخ محمد سيد محمد عبد الله مامۆستا محێدین هەوڵێکی جوانەوە دەستپێشخەرێکی جوانە بۆ کەسانی کە ماندوون لە بوارەکانی خۆیانە لە ماوەی ساڵی 2019 گرنگترین ئیشەکانیان دیار بووە لە ئەم لە پێگە کۆمەڵایەتەکان و هەم لە ڕاستەخۆ ناو فەرمانگە و دایرەکانی خۆیان ناتوانیوانە کەسێکی نمونەیە بن کەسێک لە زیاد لە ئیشکارەکانی خۆیان بکەن. ساڵانە رێزلێنان بۆ کەسانی چالاک و مەدەنی و بوێر دەکەین. ئەم ساڵ ڕاستی چالاکیەکی گەورەمان ئەنجامیا لەبەرەوەی هەموو کەسایەتی و چین و توێژەکانی گرتەوە لە سلێمانی شارە زور قەزای سەید سادق. ساڵانێکی زۆرە خزمەت با خەڵکی سەید سادق دەکات هەمیشە کاری کردووە خزمەتی کردووە بەردەوام لە خزمەتکردنیش بەردەوامە ئێستا. مامۆستا محێدین دانیشتووی قوتابخانە و ماندووبوونی وێنێک وەدایان بگیرێت. سپاس بۆ ئێوەی بەڕێز. زیاتر لە 18 ساڵە کار دەکات لە بواری فەرمانبەری و فەرمانگەکانی حکوومەتدا ماندوو نەبێت و تەمەن درێژ بێت. ونادي بابا ايه والله تسقط يا بابا ولا طوف لا تدخل انا بشان يا بابا شو اللي ما زوستانه فقيا ما شێلم سلكن بو زوستانه بو صحة مروي وكيشينو تو درمونه كي صرف كي اوا خرچه ترى بو مروي و نو هندك يجي تن كنا نوف جرور نوف برنجي شيت وصا يعني اوا فقيا ما زوستانه امشى بوري خو وانت كاي ادروس ادروس طمعك فرقه بقال يوش دابا طب متى زاخو خلق زاخو دهو که حتىش میسر جی قصد برات کن بو برنو وصل که و شێلم و چەوەندەر و کلندی شاف بری خود زبستان پید بودین نو طمعك قالك باش هاي فايدة باش جيت دهن والله كوفي يا بابا ده يترشينين باين ترشيه خروج خدا ما تینا ساکن حلاوتی توی باشن بره ما جزء هایی تشتهی بره آره والله یعنی باشه و درجه که سوی حلاوتی مشهوره بره حلوانی حلويات موصليه اكو 4 و5 انواع، اكو حلاوه شكريه، اكو حلاوه طحينيه، اكو سمسميه، اكو حلقوم مشكل يعني. القبليه على الراشيه اما الطحينيه درجه اولى.